الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پرسیارێک لە ناو مێشکی هەر یەکێک لە ئێمەدا بە دڵنیاییەوە ڕۆژێک هاتووە و چووە. پرسیارەکەش ئەوەیە: بۆچی ژیانمان گرفتاری زۆری تێدایە؟ هەر یەکێک لە ئێمە لە خۆی پرسیوە: من ئەگەر ڕۆژێک خۆشحاڵ بوو بم، دڵشاد بوو بم، بۆچی ساتانێک و ساڵانێکی دڵتەنگیشم بە دوادا هاتووە؟ وەکو وتراوە: من سەڕەه زەمەن ساءەته ئەزمان. و هەر کەسێکت بینی ساتێک خۆشحاڵە، بە دڵنیاییەوە ساتانێکیش دڵناڕەحەتی بە شوێنە هاتووە. هەر کاتێک کە دڵمان خۆش دەبێت، ئەڵێن ئۆخەی گەیشتین بە ئاواتەکانمان، بە خۆزگەکانمان، هەناسەیەکی ئاسوودەیمان هەڵمژی. خۆشەویستان، یەکسەر هەز دەکەین بەداخەوە ناڕەحەتێکی بە شوێنادێ. لەو پەڕی خۆشحاڵی ژیاندای و نەخۆشیەک یەخەت پێدەگرێ و تووشی ئازارت دەکا. هەروەها ئەگەر نەخۆشی یەخەت پێنەگرێ، هەواڵێکی ناخۆشت پێدەگا. هەواڵە ناخۆشەکە خۆشیەکانی ژیانت لێتاڵ دەکات. جا ئەو هەواڵە ناخۆشت جار هەیە پەیوەستە بە ژیانی خۆتەوە، جاریش هەیە پەیوەست نییە بە ژیان و ماڵەکەی تۆوە، پەیوەستە بە خەڵکی ترەوە. بەڵام تۆی ویژدان زیندوو، تۆی دڵ زیندوو، تۆی خاوەنی دین و ئیمان کە دینەکەت فێری کردووی، ئەگەر بە خەمی خەمباران غەمبار نەبووی، ئەو کاتە تۆ لە ئیمانت بترسە. لەوە ئەچێ ویژدانت خەریکی کوژانەوە بێ و گڵۆپی سووری داگیرسان دەبێ. ئەمڕۆ چێ لە ئێمە هەیە بە دیار تیڤیەکەوە بێ، سۆشیال میدیایەک بکاتەوە، مۆبایلەکەی بەدەستەوە بێ، داخی گرانم هەر هەواڵی ناخۆش دەبیستی. وەڵام موچە هات، وەڵام موچە نەهات، موچە ئیجازەیە بە تەمایە بێتەوە. ئەمجا پاشان ئەم هەموو خوێن ڕشتنا، ئەوە تا لە غەزە لە شوێنانی تر، ماڵکاولبوونی خەڵک، منداڵی برسی، ئەم هەموو خوێنە بە ناحەق ڕژاوە، ئەو هەموو دەست و قاچپەڕیوە. توخوا تۆ لەسەر سفرەیەکی ڕازاوی ماڵی خۆشدا، توخوا چێژ لە نانەکەت دەبینی؟ چاو لێ بە حساب دانیشتنێکی خۆشت لەگەڵ ماڵ و عائلەی خۆتدا هەبوو. بەڵام ئەو هەواڵانە پەیوەستن بە تۆشەوە ئەگەر ئیماندار بی و خاوەن وجدانێکی زیندوو بی. هەواڵێکی ناخۆش دەبیستی و هەموو شتەکانت لێ تێک دەدا. مردنی ئازیز، ئینسان چەند ماڵەکەی تەبایە، پڕ لە خۆشەویستیە. زۆر خێزان دەڵێ: مامۆستا وەڵڵاهی ژیانێکمان هەبوو، شامان بە سەپانی خۆمان نەدەزانی، کتوو پڕ یەکێک لە ئەندامانی خێزانمان بەجێ هێشتین و ئازیزێکمان ماڵ ئاوایی لێکردین و دنیای بەجێ هێشت. ئیتر هەموو خۆشیەکانی ژیانمان تێک چوون. زەرەرێکی ماڵی واد لێ دەکا کە ئینسان خۆشیەکانی ژیانی تێک بچن. ماوەیەکی زۆر قازانجت کردووە، کەچی تاڵیەکی زەرەرت بەسەرا دێ، لە مامەڵەیەکە تێک دەشکەی، تووشی قەرزاری دەبی، شەرمەزاری بەردەمی بازار و مشتریەکانت دەبی، هەموو لێ تێک دەداتەوە، خۆشیەکان لێتاڵ دەبن. کێشەی ژیانی هاوسەری کە گەورەترین مشکلەیە لە ژیانی مرۆڤدا، پەنا بەخوا هەموو خۆشیەکانت لەبیر دەباتەوە. هاوسەرەکان بەیەکەوە هیچ عیبیان نییە. منداڵێکی ناساڵح ژیانی خێزانەکە تێک دەدا. ئەمانە شیچی عیبی نەبوو. سیاسەتی ناحەکیمانەی وڵات، تۆ لە ماڵی خۆتا فەرمانبەرێکی وەڵڵاهی حەڵاڵ خۆری، ئەتەوێ ئەو موچەی کە وەری دەگری بە زیادەوە کار بۆ خاک و خەڵکەکەی خۆت بکەی، خۆ دواناخەی، بندیوارنی، ڕوود خۆشە لەگەڵ ئەو کەسانی کە دێنە فەرمانگەکە، بە زیادەوە حەز دەکەی کار بکەی، خۆ نەتزیتەوە لە دەوام، بەڵام تەماشا دەکەی حەق و موچەی خۆت نادرێتێ. داخی گرانم، وڵاتی ئێمە ئەم وڵاتە پڕ لە داهاتە، ئەم وڵاتە پڕ لە سەروەت و سامانە، ئەم هەموو بیرە نەوتە، ئەم هەموو داهاتی ناوخۆیە، کەچی ئەوە حاڵی خەڵکەکەمانە. موچەی مانگی 5 هاتووە و موچەی مانگی 6 و 7 و دواتر لە لێواری مەرگدایە، خەڵکی نەدەست بە دوعا و دەم بە دوعا بن، بەڵکو لە بوژانەوەی دڵ دەرچێ ئەو مەعاشە و بەڵکو 6 و 7 بێ. وەڵڵاهی بەداخەوەم ئێمە ئەم حکومەتی هەرێمە
کە دەبێ وەکو بیلبیلەی چاومان بیپارێزین، یاخوا ئەو چاوە کوێر بێ کە حەز بکە حکومەتی عێراقی بەسەر یازاڵ بێ، یاخوا ئەو چاوی کوردە کوێر بێ کە حەز بکە ئاڵای بێگانە لەسەر خاکی پیرۆزی کوردستان بشەکێتەوە، یاخوا ئەو دەستە وشک بێ کەوا دژی وڵات و خاک و نەتەوەی خۆی بنووسێ. وەڵای ئیمانی ناتەواو بێ ئەو کەسەی کە حەز بکە ئاڵای عێراق بێتە شوێنی ئاڵای کوردستانی خۆمان. بەڵام بەداخەوە ئەم حکومەتی هەرێمی ئێمە وەڵاهی عیبمان نەبوو، موچەمان تەواو بوو، پرۆژەمان هەبوو، دامەزراندنمان هەبوو، وەڵاهی وڵاتمان بەرەو ئاوەدانی دەڕۆیشت، خۆمان کاکە تێکماندا. ئێستا ئەوە تا عێراق زاڵمە، ئەوە هەموو بۆمان دەرکەوتووە، ڕۆژانە بەهانە بە وڵاتی کوردستانە دەگرێت، بە هەرێمی کوردستان دەگرێت. بەڵام کاکە ئەو زاڵم نییە، ئەوە زەواڵە بۆ ئەم زاڵمانە هاتووە. ئەمانەی خۆمان ئەگەر عادل بوونایە کەسەکانم بڕواتانە بێ حکومەتی هەرێم عەدالەت بوویتایە لەگەڵ هاوڵاتیەکانی خۆتدا، خوا دەمی ئەو زەواڵی بۆ دادەخستی، تۆ خۆت ستەمت کرد، خوای گەورە ئەو زاڵمەی عێراقی بەسەرا مسەلەت کردووی هاتۆتە سەر شان و ملت، هەر ڕۆژە بە ئارەزووی خۆت ئارەزووی خۆی مەرجێکت بەسەرا دەچەسپێنێ. زاڵم زەواڵی هەیە، ئەوە زەواڵە بۆ ئەم زاڵمە هات لە ئەنجامی ناعەدالەتیدا. واللهی دڵگرانم کە بڵێم حکومەتی هەرێمی ئێمە خەریکە وەکو بایعی کۆڵانەکەمانی لێدێ، چۆن کابرای بایع هەموو جار داوایمان لێ دەکا ناسنامەکانتان بێرن، کارتی نیشتیمانیەکان پڕکەنەوە، نازان فۆرمەکە هات ئەوە بڕی هەر نەفەری 1250 چەندە، زۆر جار ئەوەمان پێ دەڵێن پارەکە کۆکەنەوە، ئێمەش دەینێرین بۆ بەغا لەوێوە لە وەزارەتی بازرگانیەوە ئەو بڕەبایعیەی کە هات چاوەڕێ دەکەین، جاری وایە ئەمەی لەگەڵ نێوجاری وایە ئەوەی لەگەڵ نێوجاری وایە باش نێشتەکانی و بایعەکە دەڵێ من هیچ دەسەڵاتم نییە، چیم پێ بسپێرن لە بەغاوە، داوام لێ بکەم داوا لە ئێوە دەکەم، ئەوەندە پارە بنێرن منیش داوا لە ئێوە دەکەم، ڕاست دەکا، ناسنامەکانتان بێنن کۆپیان بکەن منیش داوا لە ئێوە دەکەم و بۆ بەغای ڕەوان دەکەم، ئەو چی نارد منیش دەتان دەمێ زەخیرە و خۆراکەکە. بەڵام من هەر دابەشکارم، خۆ دەسەڵاتی ترم نییە. وەڵای حکومەتی ئێمەش خەریکە وەکو بایعی کۆڵانەکەمانی لێدێ، دەڵێت چیم داوا لێ بکەن دەبێ بینێرم، چیان نرد بە زیاد بێ، ئەگەر پارە هەبوو من دابەشی دەکەم. یعنی حکومەتێکی هەرێمی کوردستان ڕەنجی خەباتی 100 ساڵەی میلەتەکەمان، ڕەنجی هەزاران شەهید و ئەنفال و کیمیاباران بۆ تا حکومەتی پارە دابەشکردن. ئەگەر خستیە سەر بانقی هەرێم ئەوە بەڕێزان منیش پارەتان دەدەم بێ، ئەگەر نەیخست بەخوا هیچم لە دەستانی و ئیفلاسم، جەتخوا حکمڕانی وا دەبێ. بۆیە تەماشاکە خۆشیەکانی ژیان کە تۆ هیچ گوناهێکن نییە، تاوانن نییە، بەڵام وڵاتەکەت سیاسەتەکەی ڕێک و پێک نییە، هەموو لێ تێک دەداتەوە. ئەم حەوتە کە بە دڵنیاییەوە لە 7 ڕۆژی هەفتەدا یەکیان یەخەت پێ دەگرێت، وا بڕیار بوو هیچیان نەبوون. زۆر جار ئینسان گەردێک لە دڵیا دروست دەبێ، خەلێلێک لە دەرونیا دروست دەبێ، هەل لە خۆتەوە حەز بە دڵتەنگی دەکەی، حەز بە قەلەقی دەکەی، حەز بە نائارامی دەکەی. ئالێرەدا خۆشیەکانی ژیانت لێڵ دەبن. پرسیارەکە ئەمەیە، پرسیارەکە ئەمەیە، یەک بۆچی خوای ئەرحەم الراحیمین بە بەزەیترینی هەموو بە بەزەییان کە ئێمەی بەندەی دروستکراوی خۆی زۆر زۆر خۆش دەوێت، باشە بۆچی وای نەکردووە ژیانمان هەر هەمووی خۆشی بێ؟ باشە خوانەی دەتوانی نەعوذ بالله ئەم ناخۆشیانە لە ناوبەرێ بەرە. وەڵڵا خوای پەروەردگاری ئەرحەم الراحیمین ئەلحەکیمە کاربەجێیە، ئەی باشە بۆ هەموو ژیانمان خۆشی نەبێ، بۆ دوای هەر خۆشیەک ناڕەحەتێک دەبێت چاوەڕێی بکەین. دووەمیان باشە بەچی لەم گرفتانەی ژیان ڕزگار دەبین، بەچی دەگەینە لوتکەی سەرکەوتن و بۆ هەتا دەحەسەینەوە؟ با بگەڕێنەوە خزمەت قورئان، دەگەڕێنەوە خزمەت قورئان. ئەمڕۆ 1/8/2025 لە ماڵی خۆمانەوە لەم مینبەرەوە لە جەنابتان بە ئیزنی خوای پەروەردگاردا نابڕین، پەیامی مینبەری خۆمان هەر دەگەیەنین بەویستی خوای پەروەردگار. بەیەکەوە با بچینەوە خزمەت قورئانەکە، سوورەتی ئەلبەلەد وەردەگرین، ئایەتی 4 پەروەردگار دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد، دڵنیابن بە دڵنیاییەوە ئێمە مرۆڤمان دروست کردووە، هەموو ئینسانەکانمان دروست کردووە فی کەبەد، لە سەختی. کەبەد یعنی
ئەمڕۆ تەفسیرێکیان دەکەین تەمەن باقی بێ و خوا پشتیوان بێ ئینشاء الله ئەمە زنجیرە باسێکە لە خزمەت قورئاندا لە دوانەی داهاتوودا لە جومعەی داهاتوودا بە ئیزنی خوای گەورە تەفسیری دووەمی ئەم ئایەتەش دەکەین لقد خلقنا الإنسان في كبد أما تفسيري كم آياتك الله سبحانه وتعالى دفرمي ئێمە مرۆڤمان بەگشتی دروست کردووە لەناو مەشەقەت و ناڕەحەتی و سەختیدا باشە بۆ وایە بۆ خوایە هەل لە خۆشیدا دروستن نەکردین بۆ ئەوەی جەنابەت وەڵامی ئەو پرسیارە وەرگری نمونەی واقعی عەرزی جەنابەت دەکەم گوڵە باخێک بێنە بەر چاوت ئاخر گوڵی گوڵە باخ لە هەموو گوڵێک جوانترە هەم لە ڕووی دیمەنەوە زۆر جوانە هەم لە ڕووی بۆنەوە گوڵە باخی ئەسڵی بۆنی زۆر زۆر خۆشە کاتێک کەوا چاوەکانت سرنجیان دەچێتە سەر ئەو گوڵە باخە گەورە و ئەمجا لە لوتی نزیک دەکەیتەوە بە ئارزووی خۆت بۆنەکەی هەڵدەمژی هەز دەکەی بەرەو دنیایەکی خەیاڵ دەدبا هەم چاوت دیمەنێکی جوانی بینی هەم لوتت مێشکت مرتاح بوو بە بۆنێکی زۆر خۆش بەڵام لەو خەیاڵە چەند چرکەیەدا سبحان الله گوڵەباخی ئەسڵی دڕکی زۆر پێوەیە بە قەدەکەیەوە دەستت ئاوا لێ دەکەی تەماشا دەکەی پەنجەت بەر دڕکە تیژەکانی گوڵەباخەکە کەوت دڵۆ پێ خوێن هاتە دەرەوە هەستت بە ئازار کرد یەکسەر دێیتەوە سەر دنیای واقع دێیتەوە دنیای واقع دڕکی گوڵەباخەکە لەو خەیاڵە دەردێنێ بڕواتان هەبێ بەڕێزان ڕێک ژیانی ژوایە بەخوا ژیان هەر گوڵەباخەکە بێدڕکەکە بوویایە بەس جوانمان ببینیایە و بەس جوان و بۆن خۆشمان بۆن کردایە وەڵڵەهی مەست دەبووین جا مەستی دوو جۆرە هەیە بە عەرەق و شەراب مەستە کەوە خوای پەروەردگار بە نەسی قورئان حرامی کردووە لە کەبائیر و گوناهە گەورەکانە هەیە بە دنیای فانی مەستە بەخوا ئەم ژیانە هەر هەمووی خۆشی بوویایە ئەم دنیایە هیچ ناڕەحەتی تێدا نەبوویایە بەس گوڵەباخەکە بوویایە دیمەنە جوانە ڕەنگ سوورەکەی لەگەڵ بۆنە خۆشەکەی ئاوا دڕکەکە بەدەستا نەچوویەوە بە ئاگای نەهێنایەوە وەکو سەرخۆشەکە هەمومان مەست دەبووین وەکو ئەو گونەهبار دەبووین بەڵام خوای ئەرحەم الراحمین دەیەوێ ژیانی دنیامان جوان بێ و بۆن خۆش بێ بەڵام جاروبار دڕکەکەیشمان بە پەنجەدا دەکا با مەست نەبین وەکو ئەوانەی لە نادیەکاندا سەرخۆش و عەرەق خۆرن ئەوە حکمەتەکەیەتی بەڵام واللهی ئازارەکانیش بۆ خواناسی وەکو جەنابتان بۆ ئەوەی پیاوان و ژنان کوڕان و کچانی ئەهلی قورئان و ئیمان واللهی چێژی خۆی هەیە بڕواتان هەبێ ئەو چێژەی لە خۆشیدا وەریدەگری کەمترە لەو چێژەی لە کاتی ئازارە هاوار دەکەی یا ئەڵڵا بڕواتان هەبێ ئەو کەسەی کەوا لەسەر سفرەیەکی ڕازاوەیە نەسأل الله العافیە ئێمە دایمە دەڵێن خوایە لەش ساغمان کەی و بێوەیمان کەی بەڵام ئەو کەسانەی لە خەستەخانەی هیوا و نالەکەلی کەوتون و بەدەم ئازارەوە ئەو پەڕی ئازاری دەرزیەکانی کیمیاییان هەیە کە هاوار دەکەن یا ئەڵڵا فریام کەوی بڕوا کە ئەو یا ئەڵڵایە ئەوە نەچێژی هەیە لەو کاتەدا کە غەیری خوا شگنا بە ئازاری لەسەر لابەرێ واللهی لە خۆشیەکانی تۆ لەسەر سفرەی ڕازاوە کەمتر نییە بەڵکو زیاتریشە ئەو کاتەی کە خۆت بە مەزلوم دەزانی هیچ کەسێک نییە دیفاع لێ بکات چونکە تۆ پیاوی کەزنی ئەزانی کە هاوار دەکەی یا ئەڵڵا ئەوە ئەگەر لە لووتکەیدا سەڵات تابی بەقەدەر ئەو یا ئەڵڵایە چێژت لێ نەبینیوە من خۆم ئەوەم بە چاوی خۆم بینیوە نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم کە سەدان کەس شاهیدمە مانگی حەوتی پار بوو ئەوە تقریبا نزیکی سەرەتای مانگی هەژ وەکو ئێستا کە لە وتاردان دوور خراببوومەوە جارێکی تر بەیانەکەی دوای نوێژی بەیانی دوای قورئان خوێندن و سڵاوەتدان لەسەر ڕوحی هەمیشە زیندوی سەردار و سەروەرمان پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم ئەمجا نزیک جومعە بووینەوە و خۆم ئامادە کرد خوایە بچم بۆ کوێ هەموو جومعەیە خەفەتێکت بۆ پەیدا دەبێت ئەگەر دەچێ لای مەلایەکی قوڕمیشکراوی ئەو قافی ئیتر ئەوە خەفەتەکە زیاترە ئەگەر دەچیتە لای مامۆستایەکی بەڕێزی ئاینی کە بەس لەبەر ئەوەی لەسەر مینبەرە ڕقەکە لای نەبەن ئامادەیە فەقیرە هەموو حەقەکانی لە ناخی خۆیدا پەنگی خواردوتەوە حیج ناڵێت تۆ لەوێ دانیشتوی خەفەت دەخۆی دەگەڕام بەڵکو مامۆستایەکی حەقبێش کە کەم نین لەم شارەدا بدۆزمەوە و هەر جارە بچم لە خزمەت یەکێکیاندا هەم سودمەند بم زانستێک فێر بم هەمیش دڵم ئاو بخواتەوە لە غەریبی ئەوەدا کە لەم کوردستانەدا ئێمە نەهێڵن لەسەر مینبەری مزگەوتێک وتارمان هەبێ
ئاوا کاتی گەرما بوو مانگی کۆتایی 7 بۆ 8 بوو ڕۆیشتم بەرەو مزگەوتێک مامۆستایەکم لە دڵی خۆما دیاری کرد بڕواتان هەبێ بەڕێزان گەیشتمە لای پاشاستی بەبێ ئەوەی کەوا خۆم مەبەستم بێ ئۆتۆمبیلەکەم نازانم چۆن ئاگام لە خۆم نەبوو سوکانەکەیم سوڕاند بەرەو مزگەوتی کوێغا ڕەشیدی باوەجێڵدی مامۆستایەکی بەڕێزی لێ مامۆستا سەلیم پیاوێکی بۆ خوا سوڵحا و ئینسانێکی بە ئەدەب و بە حورمەتە چەند جومعە لە خزمەتی دابووم ئۆتۆمبیلەکەم بەرەو ئەوێ ڕۆیشت بەبێ ئەوەی ئیرادەیەکی خۆم لەسەری بێ وەڵڵاهی لە ماڵەوە بەنیەتی شوێنێکی تر ڕۆیشتم چووم و لە سەفەکانی دواوە دانیشتم ماشەڵڵا مزگەوت و خەڵکێکی دینداری لە دەورە زۆر قەرەباڵغ بوو دانیشتین و هەستم کرد کەوا وەختی بانگ هاتووە 5 دقە 6 دقە بوو بە 10 دقە لە بانگی جومعە لایدا بانگی نیوەڕۆ و تارخوێن دیار نییە خەڵکەکە مقۆ و دەنگێک دروست بوو بینیم کەسێک بەناو سەفەکانە دەگەڕا و دەیڕوانی لە کەسێک کە مامۆستا دیارە دیار نییە و نەهاتووە مامۆستاش ماڵی هەر لە ناو مزگەوتەکەدایە هەر لە خانووی مزگەوتە لە حەوشەی مزگەوتایە ئەو جومعەیە مامۆستایانێکی بەڕێزی ئاینیشی لێبوون بە جلی مەلایەتیەوە چەند ئوستازی جامیعەی لێبوو مامۆستای زانکۆی سلێمانی لە بەشی شەریعە کە ئەوانە زۆر لە من خوێندەوارترن من بەسەری ڕووتی بەبێ مێزەر و بەجلێکی زۆر ئاساییەوە بەبێ ئامادەبوونی وتار چونکە من چون گوێ لە وتار بگرم نەک وتار بخوێنمەوە لە بەشەکانی دواوە ئەو پیاوە چاوی ئەو مامۆستایانەی نەبینی هات و ڕێک کە منی بینی وەکو هەنگی لە کلۆرەدارە دۆزی بێتەوە زۆر خۆشحاڵانە مامۆستا فاتح تکایە فریامانکەوە وتار خوێنی مزگەوت هیچ عیبی نەبووە 5 دقە پێش وتارەکە لە ماڵ هاتۆتە دەرەوە بەرەو مزگەوت بێت تا دەگاتە مزگەوت وەختی بانگە گاتە میحرابەکە و بانگەکە بڵێ وەڵاوەتی هەر یەکسە بەلادا هاتۆ ئێستاوا لە جێیاکەوتووە بە پەلە خێزانی و منداڵ و ئێمە پەیوەندیمان بە چەند مامۆستایەکەوە کردووە هیچیان بەردەست نەبوون هەیە وتاری هەیە لە ماڵ نەبووە هەیە سەفەری کردووە هەیە موبایلەکەی داخراوە والله کەسمان دەستگیر نەبووە ئێستاوا 10 دقە لە وتار لای داوە مامۆستا تکایە فریاکەوە وەرە وتارەکەمان بۆ بخوێنەوە سبحان الله لەو کاتەدا هەستم بە شتێک کرد من لە ماڵەوە بە خەمباری هاتمە دەرەوە پەروەردگار مامۆستایەک نەخۆش دەخات ببێ ئەوەی کە هیچ نەخۆشیەکی پێشتر لەگەڵ بێت هەر دوای جومعە سبحان الله مامۆستا چاک بووەوە دەرنوێژی عەسرا بۆ خۆی لەوێ بوو بەبێ ئەوەی کە هیچ شتێک ڕوویدا بێ هەموو شتەکان چاک بوونەوە چوومە سەر مینبەر خوایە من قەت بەبێ ئامادەکردنی وتارم پێ ناخوێندرێتەوە قورآنێکم هەڵگرت هەتا بانگی فەرموو قورآنەکەم کردەوە سبحان الله سورة فاطر هاتە پێشەوە ئاەتی 19 وما يستوي الأعمى والبصير ولا الظلمات ولا النور دستم كل بتفسيري آياتكان والله هر وتاركم لما الله والزور خوي بو آمادة دكم وكو سر أو من بره لبر قسم بو ندهات دوای هاتنە خوارەوە مسلمانان زۆر دوعایان کرد و هەمومان پێک شاد و شکر بووینەوە ئەمە پەروەردگار نیشانی دام کاتێک کە مەبەستم لە شتێک بێ دڵگران مەبە ئەی بەندەکەم ئەو دڵگرانی کە من لە بەیانیەوە هەم بوو خۆی حەکیم و کاربەجێ بە نمونە نیشانی دا وێ زۆر جار ناڕەحەتیەکانی ژیان کە لە دڵەوە هاوار دەکەی یا ئەڵڵاه بڕواتان هەبێت چێژی لە خۆشیەکە زیاترە چێژی پارەی دوای هەژاری زۆر بەتامە چێژی نانی دوای برسێتی بەز منداڵی غەزە و ئەهلی غەزە و برسیەکانی کوردستان دەیزانن کە دوای ئەو برسێتیە ئەو نان و نیسکە چ تامێکی لێ دەکات کە تۆ لە قەلەکە و لە قازەکە و لە گۆشتبەرخەکەی سەرسفرەکەی خۆت باوەڕ ناکەن ئەو چێژەت بینی بێ ئەو نمرەیەی کە کوڕێک کە کچێک لەژێر لەوحێکی ئاسنینی گەرمە لە کادێنێکە 97 و 98 دێنێ و دەچێتە کۆلێجی پزیشکی ئەزانی چەند دڵی خۆی و باوک و دایک و بنەماڵەکەی خۆشە خۆی چەند چێژ دەبینێ لەو نمرەیە ئەو خوێندکار و قوتابیەی کە لە هیچی کەم نەبووە خزمەتکاری هەبووە لە ڤێلا و کۆشکی ڕازاوەدا بووە نەک لە لەوحێکی ساردی زستانی بەستەڵک لە لەوحێکی سوورەوە بووی چلەی هاوین و لە کادێ ناسەعی کردبێ واللهی ئەوەش ئەو ناڕەحەتیش چێژبەخشە هەموو دنیا شانازیت پێوە دەکا خۆت لە کۆتایی تەمەنا کە دەگەیتە لووتکەی سەرکەوتنی ژیان شانازی بەو ڕابردووە هەژارانەی خۆتەوە دەکەی چاولێ کاری خوا هەمووی پڕحیکمەتە وەک گوڵە باخەکە وایە بەڵام ئەو دڕکە جارجار بەدەست تا چێ بۆی مەستی دنیا نەبی وەکو سەرخۆشەکانی مەیخانەکانت لێنەیە هەموو ژیانت هەر بۆنی گوڵاو بێ واللهی دڵنیا بە نەخۆشی و ناخۆشی تێدا نەبێ بغڕا دەبی
نەخۆشی و ناخۆشی بە ئاگات دێنێتەوە ئەی مرۆڤ ئاگات لە خۆت بێت تۆ زۆر لاواستری لەوەی کەبیرت لێ دەکردەوە و باڵت فش دەکردەوە سێشت هەیە حەقیقەتی ژیانە لە یادیان مەکە ئەوە ناونیشانی وتارەکەمانە ئەم سێ ڕاستیان لە یاد مەکە یەکەم إنك ولدت لتحيا ولست حيا لأنك ولدت کاکە تۆ بۆیە لەدایک بووی بۆ ئەوەی سەربەرزانە بژی بۆ ئەوە ناژی چونکە لەدایک بووی بە وردی دواتر گوێ لەم قسەیە بگرەوە تۆ کە خوای گەورە مەبەستی لە هاتنە دنیای تۆ هەبوو لە سپێرمێکی پیا و هێلکۆکەی دایکتەوە تۆی لە نوتفەوە دروست کرد بەو هەموو قۆناغە سەختانەی ناوسکی دایکتا تۆی تێپەڕاند و هێنایتیە سەر زەوی هەموو پێداویستی ژیانی بۆ دابین کردی بوونی تۆ لەسەر زەویدا لە دایک بوونت ئامانج ئەوەیە بە سەربەرزی بژی کوڕە خۆت مەکە بە کۆی لێ خەڵک خۆت بەنانخۆری کەس مەزانە خۆت بە منەتباری غەیری ئەڵڵا مەزانە بێسفەت مەبە بەرامبەر بە هەر کەسێ چاکەی لەگەڵ کردووی بەڵام هەمووی بجێڕەوە بۆ خوا ئەوەی چاکەی لەگەڵ کردووی مەیلی ئەڵڵای لەسەر بۆ کە دڵی فڵان کەسی نەرم کردووە تۆ بە سەربەرزی لەدایک بووی بە ئازادیش بژی مەڵێ وەڵا ناچارم وەڵا دەژیم چونکە لەدایک بووم ئەو دوانە زۆریان فەرقە هەیە دەڵێ ژیان ناچاریە دەبێت لەگەڵ یا بڕۆی ناوەڵا ژیانێک دەبێت هەڵبژێرم کە بە ئازادی و بە سەربەستیەوە بە ئیزنی خوای گەورە بچمەوە حزوری پەروەردگار و لە قیامەتە سرم بەرز بێ بەرامبەر بە پەروەردگارم بەرامبەر بە مسلمانانی خوشک و برام کە خیانەتم لێ نەکردوون ئەوە ڕاستی یەکەم دووەم بزانە و یەقینت هەبێ ژیان تابلۆیەکە وێنەیەکە بۆ هیچ کەس تەواو نییە جەنابتان پەزڵتان بینیوە ها شتەکان دەخەیتە پاڵ یەک دوای وێنەیەکی جوان تابلۆیەکی جوان دەردەچێت والله تابلۆی هەر یەکێک لە ئێمە پەزڵێک دوو پەزڵی کەمە ئللا سەی دەکەی لە شوێنێکەوە لەم گۆشەیە بێ هەیە لە ناوەڕاستەوە هەیە لە گۆشەی ئەو سەر هەیە لە خوارەوە هەیە لەم سەرەوە ئللا پەزڵەکە دانەیەکیانی لێوم بووە ئەگە سەیری دەکەی ئەڵێ والله هەمووی جوانە بەس بەداخەوە ئەم خەلەلەی تێدایە تابلۆی ژیانی هەموو کەسێک واللهی نوقسانێکی هەر تێدایە بەخوا کابرا ئەو پەڕی دەوڵەمەندە بەڵام تەندروست باش نییە هەیە مەعیدەی بەردەهاڕێ کەچی هەژارە خواردنەکەی لە بەردەستانیە لە تەفسیری نابلووسیدا خوێندومەتەوە مامانێک ئەوانەی قەدیم کە وەکو دایکانی کوردەواری ئێمە دەچوونە لای ئافرەتانێک کە لە ساتی منداڵبوون دابوون و دەستیشیان بەخێر بوو شارەزایی و پسپۆڕیشیان هەبوو ئەم زانستی پزیشکی لە دایکبوونی منداڵ ئێستا پێش نەکەوت بوو نەخۆشخانەی منداڵان نەبوو ئەو مامانە ئەڵێ لە ماوەی شەو ڕۆژێکە 3 ماڵ چوو حەسێکیان گریانیان تێدا پەیدا بوو یەکەم کە چوون بە شوێن ماهاتن هەموو دەم بە دوعا بوون بەس ئەم منداڵە بە سەلامەتی لەدایک بێ ئیتر کوڕە کچە کوڕە حەد نیو منداڵمان ببێ زۆر منداڵیان مردبوو سبحان الله بە مردووی لەدایک بوو منداڵەکە نەژیە هەموو دەستیان کرد بە گریان دوای چەند سعاتێک گەیشتمەوە ماڵەوە هاتنەوە بە شوێندا چوومە ماڵێکی تر کە چووم موژدەم دانەوتم مناڵەکەتان کوڕە دایکەکە دەستی کرد بە گریان باوک ڕۆیشتە دەرەوە خزم و کەسوکار و دای و دایە گەورە هەموو ناڕەحەت بوون بۆ والله ئەمە 5-6 کوڕی تریان هەیە ئەمە لە مناڵی سێم و چوارەمەوە هەر چاوەڕێن کچێکیان ببێ ئێستا ئەمەش هەر کوڕە ئەوانیش ناڕەحەت و چاو بە فرمێسک بوون نزیک شەو داهات دواتە هەر لەو 24 ساعتەدا بانگ کران بۆ ماڵێکی تر کەوتم لەخوا بە زیاد بە مناڵێکی جوانی ساغ و سەلامەتتان بۆ مناڵەکەتان کچە دایکەکە دەستی کرد بە گریان بەو هەموو ئازاری ژان و لەدایک بوونەوە دەستی کرد بە گریان دایە گەورە دەستی بەکرد بە گریان پوری لەوێ بوو گریا باوک لەودی و ناڕەحەتە وتم بۆ وا دەکەن وتی وەڵڵا مەشەش حەو کچیان هەیە لە مناڵی سێم و چوارەمەوە حەد دوعا و دەست بە نزا بەڵکو کوڕێکیان بێ ئێستا ئەمەش کەس دەرچوو ناومێد بوون ئەو مامانی لەوتم یا ئیلاهە العالەمین کەس دڵی خۆش نییە ئەوەی یەکەم دەیگو بەس مناڵێکم هەبوویە کوڕە حەلەتە مناڵێکم هەبوویە نوقسانیش بووە بەس یەکێ لە ماڵمدا بوویە دەنگی گریانی مناڵێک هاتایە بەس شکر بووم نییە ئەوەی تر ئەوە تا ئەم ماڵە بۆ کوڕ دەگرین ئەو لەبەر کوڕ دەگریە ئەو بۆ کچ دەگریا ئەم لەبەر کچ دەگریا بەخوا تابلۆکەی هەر یەکێک لە ئێمە نوقسانێکی هەیە زۆر خۆت بە فەقیر مەزانە زۆر خۆت پێداما و نەبێ بەڵام گرنگ ئەوەیە ناخە دوێران نەبێ ناخ ئەزانن 5 حاڵەت هەیە مرۆڤ ناتوانێت چاوی تێدا بکاتەوە بیری لێ بکەوە دواتر 5 حاڵەت هەیە تۆ ناتوانیت چاوت بکەیتەوە
ئیلا بێت چاوت نوقابێ یەکەمیان لە کاتی پێکەنینی خۆشیدا ئەو کاتەی بە شتێک زۆر خۆشحاڵی و زەردەخەنە و پێکەنینی خۆشیت دێتە سەر لێوەکان بڕواتان هەبێ ناتوانیت چاوت بکەیتەوە چاوت نوقاوە بۆ چەند چرکەیەک چاوت نوقاوە ئەو کاتەی خەو دەبینی خەوی خۆش دەبینی لە خەوی خۆشە چاوت کراوەتەوە لە خەوە هەمووی بەعام چاوت داخرا گریانی خۆشی کە ئینسان هەواڵێکی خۆشی پێدەگات لەو وەختەیە ئەو چرکەیە کەوا فرمێسکی شادی دێتە سەر چاوت و دێتە خوارەوە لەو کاتە ناتوانیت چاوت بکەیتەوە ئەو چرکەیە چاوت داخراوە چوارەم ئەو کاتەی دوو کەسی خۆشەویست ئامێز بە یەکا دەکەن ها کوڕێک لە دەرەوەی وڵاتە ئەڵێن نەماوە ئێستا سەر و شوێنی پەیدا بۆتەوە کە ئامێز بە دایکیا دەکا کە باوەش بە باوکیا دەکات لەو لەحزەیە سەیری چاوەکان کەن کامیرەکان هەمووی لێدەنەوە چاوی باوکەکە و ئەولادەکە نوقاوە دایکەکە و ئەولادەکە نوقاوە ژن و مێردێکی خۆشەویست دوای دابڕانێک کە بەیەک دەگەنەوە ئامێز بە یەکا دەکەن بڕوا کە هیچیان چاویان نەکراوەتەوە ئەو لەحزەیە ئەو چرکەیە ئەو چاوانە داخراوە حاڵەتی پێنجەم وعیند الخشوع ئەو کاتەی بەڕوح لەگەڵ خوای خۆتا دەدوێی واللهی لەو چرکە ساتانەدا کە بە دڵ لەگەڵ خوا قسە دەکەی بڕواتان هەبێ ناتوانانی چاوت کراوە بێ چاوەکانت داخستون ئەزانی بۆ لەم پێنج کاتەیە ناتوانانی چاوت بکەیتەوە لأن أجمل ما في الحياة لن تراه بعينك دڵنیا بە جوانترینەکانی ئەم ژیانە بە چاوی سەر نابیندرێن جوانترینەکانی ئەم ژیانە بەڕێزان بە چاوی سەر نابیندرێن بەڵکو بە ڕوح هەستیان پێ دەکرێت لێرەدا ئێمە بەزەیمان بە کۆیلەکاندا دێتەوە ئای بەزەیم بە کۆیلەدا دێتەوە پەنا بەخوا ئەو کۆیلانەی کە لە هەموو ژیانیاندا چاوی دڵ و ناخیان ڕەش بووە و کوێر بووە بەس چاوی سەریان دەبینێ ئەویش بەس دووشت دەبینێ پارە پارو پلەشیان نییە ئەوانە بەخوا مدیر عامم بینیەوە بڕواتان هەبێ بەس ڕۆبۆتە بەس وەزیر ئیمزای پێ دەکا ئینە حەچی ڕۆح بێ لە بەریدا نییە حج نییە مدیرم بینیوە وەک کارتۆن لەسەر مێز دانیشتووە حج نییە حزب و حکومەت چه ئەمرێکی پێ بکە واللهی دەزانێت ئەو بڕیارە ناڕەوایە هەست و سۆزی تێدا نەماوە کارتۆنە هیچ نییە کۆیلە کە ناخی ڕەش بووە بەس چاوەکانی پارە و پارو دەبینێ بۆیە دەبینی لەم کوردستانەی خۆماندا کاتێک کە خەڵک سۆزی دەجوڵێ ئیماندارانە بۆ فەقیری ناوخۆ بۆ هەژاری ناوخۆ بۆ پیرەمێردێکی بەدبەخت کەویش دوو جار بەدبەختە یەک نوێژی بەیانی لە مزگەوتان نایبینی کەچی لە یەکی شەوەوە لە سەری خانە نشینی دانیشتووە واللهی ئەوەندە شەو نوێژەت کردایە خوای گەورە دەرگایەکی ڕەحمەتی هەر لێ دەکردیەوانێ بەڵام تەماشا دەکەی هێشتا بەزەیت پێدا دێتەوە ئەو تەمەنە لە هەموو دنیادا ڕێز لێگیراوە لە وڵاتی ئێمەدا لە نیوە شەوەوە لە سەرەیەکا دەبورێتەوە و خەڵک ئاو بەدەمێوە دەکا سۆزت دەجوڵێ لە ڕێی کابرایەکی خێرخوازەوە لە ڕێی دراوسەیەکی خێرخوازەوە لە ڕێی مامۆستایەکی خێرخوازەوە پارەی خۆت لە ژیفانی خۆت و منداڵەکانت دەردێنی ئەی بەخشی بەو هەژارەی کوردستانەکەی خۆت ئەگە خوا ڕەحمی کرد پاروێک لە کوردستانەکەی خۆت زیاتر بوو هێشتا خەڵک برسیتر هەیە وەکو خەڵکی غەزە والله برایان ئێمە نە لەگەڵ خەڵکی فەلەستین نان و پیازمان خواردووە بەخوان نەدەیان ناسین بەخوان نە حیزبێکی ئەوێ دەزانم چییە بەڵام چۆن وجدانت ناهەژێ کە منداڵێک یەک بەدەمی هاوار دەکا واللهی برسیمە والله برسیمە کە ئەو پەراسوانەی یەک بژمێرە چەند هەزار منداڵ ئێستا لە لێواری مەرگدایە ڕۆژانە لێیان دەمرێت سیدەکەی ئەم مسلمانە کوردەی ئێمە چونکە بۆ خۆی زۆر مەزلوم بووە جا مەزلوم زۆر بەزەی بە مەزلوم ئادێتەوە ئەگەر نەکەوێتە ژێر سەیتەرەی زاڵمە و نەیکا بە زاڵم واللهی سیرەکەی پارەی خانەنشینەکەی خۆی پارەی حەجەکەی پارەی تەعزیەکەی دێنێ دەڵێ بە ئەو منداڵانەی غەزە بێ عەرزم کردن بەخوا برای من نە حیزبی غەزە دەناسین واللهی نە فەلەستین یەک دەناسم نەقەد ئەو وڵاتەمان دیوە بەڵام ئەمڕۆ دنیا وەک جاران نیە لەبەر چاوی تۆ هەناسەی ڕوع دەرچوونەکەیەتی کاکە تۆ نانەکەت پێ ناخورێ ئەم خەڵکە ویژدان زیندوی ئێمە بەخوا چاوەڕێ نیە کەس سوپاسنامەی بۆ بنێرێ بەخوا چاوەڕێ نیە کابرای فەلەستینی بڵێ ماڵ و داوارێت چاوی بە چاوی بکەوێ ئەڵێ خوا بەس لەبەر خاتری تۆ سێری کە کۆیلەیەک لەو لاوەڕاست دەبێتەوە بۆ خۆی لە پەیجی خوا دەنووسێ وەرە تۆ ئەوەندە بێعەقڵ بی 11 دەفتەر دۆلار بنێری بۆ منداڵی برسی غەزە یاخوا هەموو لە برساندا دەمردن ئەمە کۆیلەیە بەڕێزە ئەمە لە ژیانیدا ناحەقی نییە بڕواتانە بە کەس گوێنی پێ نەڵێ چونکە مە داماوە ئێمە بوتارەکانمان لەسەری لابرین دەمانەوێت ئەو کۆیلانە بە ئاگابێنینەوە کاکە تۆ دڵت ڕەش بووە تۆ چاوت لەوەتی تەمەنت هەیە بەس پارە و پارو دەبینێ
لعمري خۆتا بەس دەتەوێت دەسەڵات لە خۆت ڕازیکەی کۆیلایەتی بکەی بۆی پارێک بخەنە دەمتەوە پارەیەکی مانگانە بخەنە گیرفانتەوە ئێستا پێت سەیرە وەڵڵا تۆ دەفتەر دۆلارت دەنێ خەڵک دەکوژی ئەم دەفتەر دۆلارە ڕقەکەی خۆی دێنێت جوانەکەی هەڵبژاردووە ئەی خاتە دەستی پیاوێکی ئەمینەوە دڵە بە قوربان بم بەڵکو بگاتە دەمی مناڵێک و منداڵێک لە برسێتی ڕزگار کەم بەڵکو خوا منیش لە مەینەتی دنیا و قیامەت ڕزگار کە جا سەیری کە ئەو کۆیلانە ئاغاکەی کە دەزانێ ئەم کارە ناڕەوایە ئەڵێ ئەوە وتە بێژی من نییە لای بن ئەوە هیچ پەیوەندی بە منەوە نیە حکومەت خۆی لێ بێبەری دەکا ئەمجا ئەم کۆیلەیە کە دەزانێ وەزعی خراپە خێرا پۆستەکەشی ڕەش دەکاتەوە خۆ بەرێ ئەمە لە کوردستان دەیبینن خۆمان ئەمە غەریب نییە ئەمە چەند ڕۆژێکە کاکە دڵێن کۆیلە دڵێن کاکە کۆیلە نییە وەڵڵا برا کۆیلە ئەوەیە کۆیلەیە کە دڵی ڕەش بووە بەڵام من و تۆ جوانیەکان لە کاتی ئەو پێنج خۆشیەدا چاومان دەنوقێنین ناچارین سنەنی کەونی ئەڵڵاوە لەو کاتی پێنج حاڵەتە خۆشیەدا چاوەکانت نقاوە لأن أجمل ما في الحياة لن تراه بعينك جوانترینەکانی ژیان بە چاوی سەر نابیندرێن بە چاوی دڵ دەبیندرێن بەڵام کۆیلە چاوی دڵی ڕەش بووە پێی سەیرە دەڵێ هەی بێ عەقڵ ئەم دەفتەر دۆلارە من خۆمی لەسەر بەکوژ دەدەم تۆ چۆن دەیدەی بە برسیەک ئەو بیری قیامەتی نییە کۆیلە بە من دەڵێمەوە سافاتی خۆ تۆ لە مزگەوت نەماوی معاشی ئەوقافیش نییە هیچ دەوڵەمەندێکی سوپاس بۆ خوا پێشتر یارمەتی نەداوی ێ باشە لەگەڵ هیچ حیزبێکیش نیە خۆکە سوپاس و پلەشن ناداتێ بۆ لە ماڵی خۆتەوە دانانیشی و ژیانیشت دەخەیتە خەتەرە وتار بۆ خەڵک دەدەی بەخوا کاکە من لۆمەی تۆ ناکەم قەت جوابی کۆیلە مەدەنەوە لەسەر من چونکەوە دڵی ڕەش بووە برا تۆ مەبدەئت نییە تۆ من بیر و باوەڕت نییە تۆ هەموو شتێک بەس بە پارە دەبینی تۆ هەموو شتێک بەس بە پۆست دەبینی تۆ هەموو شتێک بەس بە موچە دەبینی بەڵام من دینم هەیە من مەبدەئم هەیە من بیر و باوەڕم هەیە من دەڵێم ئەگەر ئەم وتارەی یەک کەس گوێی لێ بگرێ یەک کەس لە ڕیزی پێغەمبەرانێکا دەبم لە قیامەتا کە یەک کەس گوێی لێگرتوون ئەگەر سێ کەس گوێی لێ بگرێت لە ڕیزی پێغەمبەرانێکا خوا حەشرم دەکا بە ویستی خۆی کە سێ کەس لە هەموو تەمەنیا گوێی لێگرتووە بەڵام بە هەزارانی وەک تۆی بە ڕێزی بینەری ئەم وتارە گوێی لێ دەگری ئەی پاداشتی قیامەت چاولێ کۆیلە ئەمە نابینێ بڕات کە گاڵتەی بە عەقڵی من دێ ئەڵێ بۆ خۆت وا لێ دەکەیت چ مەجبوری ئەوەی ناوەڵڵا برا من بەزەیم بە تۆ دادێتەوە من گاڵتەت پێ ناکەم من دەمەوێت لە کۆیلایەتی ڕزگارت کەم با کاتی وتارەکەمان زیاتر درێژ نەکەینەوە ئەگەر تەمەن باقی بێ ئینشاءالله ئەمە دوو ڕاستیمان باس کرد وتارەکەمان سێ ڕاستی ژیان لە یاد مەکە بەڵام بە حرمەتی کاتی جەنابتان با ئەمەندە بەس بێ ئینشاءالله لە وتاری داهاتوودا لەم زنجیرەیەدا درێژە بەم بابەتر گرنگەی ژیان دەدەین یا الله لە قورئانەکەت باشتر حاڵیمان کەی یا الله لە قورئانەکەت بەهرەوەرمان کەی خوا لەسەر ڕێبازی ئەم قورئانە بژین و بمرین یا ڕەبی خوا لە کاروانی پێغەمبەران کە سەرقافڵان محەممەدی ئەمینە صلی الله عليه وسلم خوا دانەبڕین خوا لە ڕیزی کاروانی ساڵحان دامان نەبڕی هەتا هەناسە لە بەدەنماندا دێ و دەڕوە یا ڕەبی خوا ئەو کۆیلانە بە ئاگا بێنیەوە خوا ئەو کۆیلانە زۆر داماون دەرونیان ڕەش بووە خوا چاوی سەریان بکەیتەوە چاوی دڵیان پێشتر بکەیتەوە یا ڕەبی خوا ئێمەش نەکەی بە کۆیلە هەموو شتێک بەس لە مادەدا ببینین تەنها پارە و پارو ببینین خوای مەبدەئەکەمان لەدەست نەدەین خوای ئیستیقاممان پێ بەخشی خوای لەسەر ئەم بەرنامەی ئیسلامە ئیستیقاممان پێ بەخشی یا ڕەبی خوای پاداشتی هەموو ئەو ئیماندارانە بدەیەوە کە لە پێناوی تۆدا ئەوەی لە پێناوی تۆدا چونکە هەر کەس هەموو وتارە بڵاو دەکاتەوە ئەگەر بۆ ئەڵڵای نەبێ ڕەنج بە خەسار دەبێ خوای ئەوەی لە پێناوی تۆدا بڵاوی دەکاتەوە یا ڕەبی خوای گەورە شەریکی ئەجری ئێمە بێ کە بەس لەبەر تۆ قسە دەکەین خوای توێشوی قیامەتی بێ یا الله شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا الله شیفای نەخۆشە جەستەییەکانمان بۆ بنێری پێش ئەوەش یا ڕەبی خوا شیفای نەخۆشە دەرونیەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوای وجدانمان نەمرێ دەروونمان نەمرێ یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لەم هەرێمی کوردستانە بکەیتەوە لەم قەیران و ناڕەحەتیە یا ڕەبی لەم دڵە ڕاوچەی موچە و هات و نەهاتە خوای ڕزگارمان کەی خوای ئیمامی عادلمان لە تۆ دەوێ یا ئیلاه العالەمین ئیمامی عادلمان لە تۆ دەوێ وڵاتمان لە شەڕ و ناخۆشی و فیتنە ژێر دەستەی زاڵمانی خوانەناسی دژ بە کورد یا الله بپارێزی بە خراپەی ئەم خراپەکارانەمان لەگەڵ نەکە یا ڕەحمە الڕاحمین یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لە خەڵکی غەزە بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگایەکی ڕەحمەت لەو منداڵە برسیانی غەزە لەو دایکە جەرگ هەڵقرچاوانی کە مناڵەکەی لە ئامێزیا لە برسانە هاوار دەکا و نانێک نییە خوایە دەرگای تۆ نەبێ دەرگایەکی ئەم جیهانیان لەسەر نەکراوەتەوە خوایە خۆت دەرگایان لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە هەر کەسێکیش بەزەی و سۆزی هەبوو بەو برسی و فەقیر و هەژارەدا خوایە بەزەیت پێدا بێتەوە هەزاران ئەوەندە تر بۆی پڕکەیتەوە لە ڕەحمەت و خەزێنەی بەرەکەتی خۆت
آمين آمين آمين، والحمد لله رب العالمين.